براسي او سیستەمە شي زۆر باشە زۆر لێ مرتاعم هەتا ئێستانێکە بێت کێشەی بووە زۆر لێ مرتاعم و دەستخۆشیان یەکەم لە مانجی تقریبا لە مانجی 5 ئەوە لە مانج 6ەوە کرد مەغاس هەتا ئێستا لە مانج 6ەوە کردیت مەغاس تا ئێستانێکە زۆر لێ رازیمە بخۆمارم لە ڕەوانزێ ئەگەر دەهاتم لە ڕەوانزێ لۆ هەولێرە داهاتم گەڕانەوە چون و گەڕانەوەم تقریبا 30,000 مەصرف بوو ئی بنزین ئێستانێکە 10,000 مەصرفە کەواتە 180 داهاتی لۆ گەڕاندیمەوە بە قەناعەتی خۆم لە بنزین سەلامەترا لەبەرەوەی ئەو سیستەمە هیچ شۆرتەش تێدا نییە بەس ئەوی بنزین پیپەمی تێدایە جاری وێ پیپەم لە ناوتان چی گەرمەکات لەبەر و پیپەمەکان هەمووی عادیە بنزینەکە کوالیتی باش نییە گەرمەکاتن تووشی شۆرتێکاتن ئاگری دروستەکە بەس ئەوە وانە ئەوەی ساگری دروست ناکە هەر لێک چوونەکەبی لە غازی یەکسەر لە خۆی قفرەبی غازەکە نایەتە دەرێ لەبەرەوەی غازەکە بە 600 دینارێ ئێستا لە هێندێکشم بە 550 و بەس ئەمە ناتوانین بنزینە عادیەکە تێ بکەین نۆرماڵەکە یانە و 690ەکە لەبەرەوەی دیلکۆی سارە لێ دەدا زەرت بە سارەکەمان دەگەێنی بەس غازەکە هەم لە ڕووی مەصرفەوە جیاوازی هەیە کە مەصرفترا هەم لە بۆ مەچینەکە سەلامەتترا ترسی ئەمان نیە مەچینەمان تێکدا وەکو بنزینەکە ئەمن لە قەڵازی هەولێر دێم بەڵێ ڕۆژانە ئیسفادەی لێ دەکەم جیاوازی هەیە لەگەڵ بنزینەکە لە ڕووی مادیەوە وەڵایدا سوپاس بخوا من لە 11 نۆوە 2022ەوە تقریبا 2 مانگی تێپەڕاند هەتا سەیەک کێشەی نەبووە هیچ کێشێکی نەبووە زیادەکان خودت کردی با لە پێش زیادەکان با لە خۆت طبعا غاز و بنزین جیاوازێکی زۆریان هەیە بۆ نمونە ئێستاگە لە کوردستان مقارنە بکەین غاز لەگەر بنزینی غاز ئێستا 530 دینار نرخەکەیتی بنزین دەتوانین بڵین ساڵەوەی سەرەوەی 850 تقریبا نیو قیمەت ئەوە جیاوازی سعرەکەیتی وەزایدەن بە نسبەتی ئەمانەکەی ئەمانی غازی زۆر زیاترە غاز ڤاڵڤی هەیە ماپ سێنسەری هەیە لە هەر عالەدەشی ئاگرە یان عادیسەکە لە دواوە و لە پێشەوە قوفلی ئەمانی هەیە ڕاستەخۆ ئەو ماپ سێنسەرە ئیعاز دەداتێ و فەوری نەقلی سەر ئەو دەکاتەوە بنزین دەکاتەوە لەو عالەتەیدا تقریبا ئەگەر باشی 4 پستۆنی بکەین لە 400 دلار بۆ 450 دلار ئەوە جیاوازی مەسەلەن بە جوازی تانچەکانە یان ئەو سیاری ئەمریکی لەگەر خەلیجی جیای ئەوانە تۆزە سارەکانیان جیا دەکاتەوە ئەگەر باسی 6 پستۆنی بکەین لە 5.5 بۆ 6.5 دەست پێ دەکاتن ینی ئەوە سارەکانتی 8 پستۆنیش لە 6.5 بۆ 7 سیستەمەکان بەخۆی تورکی هەیە و ئیتاڵی هەیە وەزایدن کوالیتیەکان زۆر دەور دەبینی ئێستا تورکیش کوالیتی شەریکە هەیە کوالیتەکەی زۆر باشە تورکی ئیتالیش بە هەمان شێوە ئیتالی هەیە پۆڵەندی هەیە ئەوانە هەمووی هەیە ئێستا لە بازاڕی نمونە ئەو سیارەمان هاتووە ئێرکوانە ئەوە بۆڕی لە شوێنشکە بەستایە پێمان گوت کاکە ئەوە نە لە فاسی بەبرین حکومەت دەرەچی لە چاودێری مەحافەزەی ئەو بۆڕیە لەگە هەر حالەتێکی تاسە و شتیوایان جوولانی سیارەکەی ئەو بۆڕیا غازی دەداتن ناتوانانی ئەو بۆڕیە بەخۆی دەوی بەستێ ئەویان ئەوە ساب مساوە ئەویان ئەوە فافۆنە ئەوە ناتوانانی بەستی بەڵام خەڵکانەکەی ئەوەی دەبەستی ئێستا ئەوە لە فاز دەرناچی لەگەر ئەوەشی دەدولی ئەویان ئەوە بەخۆی دەبی ئەوە بەستێ ئەوە مسا ساف ئەوە دەبەستێ وەزایدن ئەو گولاتۆرانە ئێستا بیکۆ ئێستا تەقلید لە بازاڕی هاتیە بۆ نمونە خەڵکە کێ زۆر خەڵکە ئێستا فێری دەکرێت بەو ناوەی ئەوە چەندانەیە وەکو نمونە لەلامە ئەوە ئێرانی ئێستا ئەوە ئێرانیەوە ئەوە تەقلیدە ئەوە تەقلیدە هاتیە ڕێک تەقلیدی ئەوەی ئەو تووشی ئەسلیەکەیەوە ئەوە خەڵکانە کێ دێتن دەرێ کاکە لە فرانکە جێ بە ئۆندەیە نازانی ئێرانیە بە تووشیش دەیدەنێ نازانی بەس ئەمە دەزانی ئەوە ئێرانیە تەقلیدەوە ئەویان ئەوە تووشی ئەسلیەکەیە ئەوە ئەوش جیاوازی زۆرە ئەوە
هەموو کوالیتەکانی خراپە بۆ نمونە ئێستا ئەو ڤالڤە بە فترەی زۆر کەم ئەوە ڤالڤە زوو ڕادەوەستی زوو داغ دەبی دەسووتێ ئەویان ئەوە دەسووتێ بەڵام ئەوەوان نیەوە ئەوە لە 3 ساڵیش هیچی لێ نایە ئەویان ئەوە وەزایدن ئاوەکەی ئەو بە فترەی کەم ئاوی دەدا واشەری تەقیتن حالەتی خراپی زۆرە ئەوە بەس ئەو وانە ئەوە زۆر باشتر لەوێ ئێمە وەکو کۆمپانیا ئێڕێگاز کە ڕێپێدراوین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەزارەتی ناوخۆ بە ژمارە مۆڵەتی 239 تایبەتمەندین بە زیادکردنی سیستەمی غاز بۆ ئۆتۆمبیل لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەبارەت بە پرسیارەکەی جەنابی شت ئێمە ساڵانە پشکنین بۆ با بڵێن هەموو کەلوپەلەکانمان دەکرێت لەلایەن نیژنەکانی قایمقام و پارێزگاری هەولێر سەردانمان دەکەن لە ڕووی ئەو مەوادانەی کە بەکاری دێنین بۆ ئێمە خۆمان مەوادەکان هاوردە دەکەین یعنی ئەوە نییە شتێک بێ هەر لە بازار بیکڕین و لێرە بیبەستین بۆ خۆمان دەچین باشترین مەواد و چاکترین کوالیتی هەڵدەبژێرین دەیبەستین لێرە نانە ئەوە خۆی سیستەمەکە کامل کۆنتترۆل کراوە بە دوو قفلی سەلامەتی نۆزلی جیای هەیە ماپسێنسەری هەیە گلاتۆر و عقلی تایبەت بەخۆی هەیە هەر کێشەیەکی هەبێ هەر خەلەلێک هەبێت لە سیستەمی غازەکە بە نسبەتەوەی کە مەسەلەن شۆرتێکی تێدا بیان تێکەڵاوێکی هەبێ یان غاز نێت لە بۆ سیارەکەی قفلی دەکا یەکسەر دەستەوە سەر بنزین ئەو سیارەیە هەموو شتێکی با بڵێن بیلادیە هیچ شتێکی ینی تەرهیمات نییە یەک دقە لەگەڵم بێ ئێستا کو نۆزلی بنزین هەیە بە هەمان شێوە نۆزلی غازی شەیە سیستەم هەیە مەسەلەن زیاد دەکرێت و یەکسەر دەستە سەرمە لە بەخ بەڵام ئەوە بە شێوەیەشی ئەکادیمی یەکسەر دەچێتە سەردەکشنەکان و دەستێت سەر پستنەکان وەکو کۆمپانیا ئێمە سیستەمی ڤالڤسیڤەرمان هەیە ئەو دەبەڕوونەی کە ئێستا خەڵکەکی زۆر مەسەلەن داواکاری دەکاتن ئەو ڕوونەمان هەیە بە جیهازی ڕوونی تایبەت خۆی هەیە و قاعدەی خۆی هەیە دەستە سەر وەلفەکان لە بۆ چاوەڕکردن بەعام غازی ئێرەش غازی LPG سائلە یعنی خەڵکە ئێستا دڵێ غاز مەچینەی تێک دەدا وەلفی وشک دەکا و ئێمە شلە CNG نییە LPGە ئێستا بڕۆ تورکیای هەمووی ئەوە و ئەوروپا هەمووی ئەو غازە شلێ ئەو غازە سائلەیە کە بەکاری دێن لە بۆ سەلامەتی سیارە پاشپست نەدەبی دای چای بەبەستێت